دەرهێنەری ئەم بەڵگە فیلمە میوانی ئێمە دەبێت ڕێز کامەران کەریم لە نێو ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا کامەران بەخێر بەیانیت باش. سپاس بەێنتان باش سپاس. مامۆستا کامەران من پێش هەموو شتێک ئەو نەچوو بوومە ناو ترەیلەرەکەیەوە چۆنەڵێ تامەزرۆم بە بینینی و بەدیتنی هەڵبەت ئێمەی کورد بە بەردەوام بە جۆرەها بارودۆخی جیاوازە تێپەڕیون بەهۆی ئەو ناوچە جوگرافی کە ئێمەتیان پێش هەموو شتێک گرنگی هەبوونی بەڵگە فیلمێکی بەم شێوەیە کە سەبارەت بە کۆچ بێ بۆ کورد چ گرنگێکی هەیە و تا چەندە مادووبوونی تیا هەبوو کارێکیوە. بەڵێ پێشەکی زۆر سپاس بەێنتان باش ببورن لە ڕاستیە بەڵگە فیلمی کۆچ بۆ خەونەکان مێژووی دروستکردنی ئەم فیلمە گەڕێتەوە بۆ ساڵی کۆتایی 2021 و سەرەتای 2022 کە یەکی ترە لە بەرهەمەکانی کۆمپانیای کام فیلم پرۆدەکشن کە ئەم کۆمپانیایە ئۆفیسی سەرەکی لە وڵاتی بەریتانیایە بەداخەوە هەرێمی کوردستان و ناوچەکەش بە قەیرانێکی نەخوازراوە ڕوتیا کردبی لەو کاتە ئێمەش بڕێماندا کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان دەستکەین بە وێنەگرتنی بەڵگە فیلمی کۆچ بۆ خەونەکان کە ئەم فیلمە بەڵگە فیلمێکی درێژە 47 خولەک لە خۆی دەگرێت کراوەتەوە بە زمانی ئینگلیزی بە سۆبتایتڵی ئینگلیزی وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە زۆربەی ناوچەکانی هەموو دنیا و بە هەرێمی کوردستانیشەوە بە قەیرانێکی نەخوازراوە کە ڕووتیا کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بێبەش نەبوون لەو قەیران و ئەوە گەنجەکانمان و یاخود پیرەکانمان یا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو ساڵەدا ڕویان لە ئەوروپا کرد بە تایبەتی وڵاتی بیلاڕوسیا ئێمە هاتینەوە هەرێمی کوردستان لە دەستمان کرد بەکاری وێنەگرتن بۆی سەرەتا دەستمان کرد بە وێنەگرتن لە هەرێمی کوردستان دوای چونە وڵاتی تورکیا لە وڵاتی تورکیاش ڕوومان لە وڵاتی بیلاڕوس کرد بەداخەوە لەو کاتە وڵاتی بیلاڕوسیا تەنگ و چەڵەمەیەکی دروست کردو بۆ ڕۆژنامەنووسان و فیلم سازان کە نەمانتوانی بڕۆینە ئەو وڵاتە لەوێەوە ئێمە ڕێی خۆمان گۆڕی چوونە وڵاتی فەڕەنسا لەوێ لە کەمپی دەنکێخ واتە جەنگڵەکە کە کورد دوای ناوناوە لێوە ماینەوە لەگەڵ کۆچ و کۆچبەرەکانە دوای ئاخر خاڵیان یا ئاخر پوینتیان کە لە کۆچبەران لەو کاتەدا کە فۆکەسی سەرەکیان وڵاتی بەریتانیا بووە ئێمە لەگەڵ لە ناوەتا وڵاتی بەریتانیا ئەم فیلمە بەڕاستی لە خۆشببختان لە ئێسادا براوەی حوت خەڵاتی جیهانیە لە سیانزە فیلم فستیڤالی جیهان وەرگیراوە ناو وردەکاریەکان بێگومان بەڵگە فیلم یاخود فیلمی دوکۆمنتەری زۆر جیاوازە لەگەڵ فیلمی دیکە ڕەنگە ماندووبوونی زیاتری بووێ بەو پێی فیلمی ئاسایی سینناریۆیەکە دادڕۆشووە وێنە دەگری هەموو ئەکتەرەکان لە بەردەستت ئامادەیە بەڵام بەڵگە فیلم یاخود فیلمی دوکۆمنتەری پێویستی بە دۆزینەوەی کارکتەرە سەرچەکان هەیە ئەوی بەواقعی لەناو ئەو ڕووداوانە بووە چ کێشە و لەمپەرەکت بۆ دروست بوو لە کاتی دەرهێنانی ئەم فیلمە بڵێ بەڕاستی کە ئەوەی کە من خۆم ئێستاسی خۆم دەرهێنانی فیلمی دۆکیمەنتاریە بەڵگە فیلمە وەکو هەموو بەرهەمێک و وەکو هەموو پرۆژەیەک بڕاستی هەموو پرۆژەیەکی فیلم ئەستەنگ و ناڕەحەتی و تەنگ و چەڵامی دێتە پێش بەڵگە فیلمیش بەدەرنیە لەوانە ئەوکو جەنابەت ئاماژە پێکرد ڕەنگە لە ڕووی بجەتەوە یاخود لە ڕووی لۆکیشنەوە بەڵگە فیلم کۆمەڵێک ئاسانکاری تری بۆ کرابێ بەس لە هەمان کاتە ئەمەش مانای ئەوە نییە کە بەبێ سەرێشە و بەبێ ناڕەحەتی تێپەڕی بەسەرمانە ئەو بۆ ئێمە کە شوێنی ناڕەحەتی بوو جێگای ئەوە بەڕاستی کە کاتی پێوە بکوژن زیاتر لە یەک ساڵی خەیان ئەو کاتێک کە ئێمە دەستمان پێکرد سەرەتای ساڵی 2022 بوو کۆتایی کۆڤید-19 بوو تقریبن لە وڵاتەکانی ئەوروپا بەس هەر کۆڤید-19 مابوو ئێمە لە وڵاتێک و کاچوونە وڵاتی کە بۆ خۆ مستافەکەمان تووشی سەرێشەکەوی لەبەرەوە ڤاکسینمان مەکان نەهێنابوو پێچوو تاوکو وڵاتێک موافقەتێکدا بچینادێ ئەوێ وێنەمان بگرتایە لە هەمووی ناڕەحەتر ئەوە بەڕاستی قاچاقچیەکان زۆر ئەستەم بوون کاتێک ئێمە بمانتوانێت کەسێک بدۆزینەوەی قسەی لەگەڵا بکەین لەبەرەوە پێیان خۆش نەبوو حەزیان پێ نەکرد لە ڕووی چەندین لینکەوە تامانتوانی قاچاقچیەک یا ڕێبەرێک بگرین لەگەڵا ناقسەیان لەگەڵا بکەین ئەوەی کە بۆی من ناڕەحەت بوو کەمپی هین بوو ئەو جەنگڵەکەی دەنکیخ بوو لەبەرەوە بەڕاستی زۆر ناڕەحەتیان کردی تەنانەت سێ کە ڕەش هەوڵاندا کە درۆنەکەمان بخەنە خوارەوە قاچاقچیەکان لەو کاتای کە نانی هێشوێنەیان بگرین لەبەرەوە لای ئەوان وا بوو کە ئێمە ئەم فیلمە دوای نمایشەکرێ و دەموچاوی ئەوان دەرەکەوێت لە وڵاتی تورکیاش توشتی هەر سەرێشەی بەڕاستی لە ڕێی قاچاقچیەکانەوە
کە خۆشبەختانە توانیمان یەکدوانیکان لە دەستگیر بکەینە پوینتی خۆمان و قسەیان لەگەڵا بکەین. بەڵام بەڕاستی هەموو فیلمێک سەرەشی خۆی زۆرە. ئێمەش لەبەرەوەی کە لە وڵاتی هەرێمی کوردستان وەکو عێراق و هەرێمی کوردستان کاری وێنەگرتمان بەشێکمان بۆ کردووە لێرە لەبەر وڵاتی خۆمانە، زمانی خۆمانە، نیشتیمانی خۆمانە تا حدێک ئەتوانێت ئاسانکاری بکەن لە ڕووی فیلمەوە، بەتابەتی فیلم دۆکیمنتاری کاچیتە وڵاتێکی تر زمانی خۆت نییە، لۆکیشنەکە دەگۆڕێ، ئەو ژینگەیە کە تۆی وێنەگرتین تیاکەی ئەیگۆڕێ، لەبەرەوە چەندین کێشەوە گرفتان بە دروست بووە. باش ئەوەی کە لێرە زۆر سەرنجی ئەخرێتە سەر قسەی ئەو کۆچبەرانەیە کە لەوێن و ئەو دۆخابینن بۆ خۆیان قاچاقچەکان سوودێکی تەواو لەم بابەتا بینن، بەڵام ئەوەی کە ڕەنگە ئەگەر بگاتە شوێنی خۆی سوود ببینە، گەرنا هەموو زیانە هەر لە ڕۆشنەکەی و هەتا گاتە ئەوێ تووشی نەخۆشی و نەهامەتی و سەختی و هەزار و یەک شتی دیکە بێتەوە. گرنگەوەیە کە لەگەڵ ئەو کەسانەیە باسی ئەوە بکەن کە چۆن کۆچیان کردووە یاخود لەوێ پەشیمانە نەیانەوە بگەڕێنەوە یاننا، چۆنم کارکتەرانتان دەسەکەوت کە تەواوی واقعی ئەوەی کە بەسەری هاتووە بیڵێت. بەڵێ پرسیارێکی جوانە. ئێمە بەڕاستی خۆی بەڵگە فیلم یەکێکە لە هەرە کارەشتە جوانەکان کە من خۆم چێژی لێ ئەبینم، بەتابەتی بینەری ئەوروپیش بینەرێکی زۆر جوانی هەیە لە ئەوروپا، بەداخەوە لەو لە هەرێمی کوردستان کەمتر ئەو بایەخی پێ بدرێ. ئەوەی کە بەلای ئێمە گرنگە وەکو دەرهێنەر وەکو مرۆڤیش تۆ ڕوەڕاستەکەی پیشانی بینەر بدەیت، نەک بێم من سیناریۆکی بۆ دروست کەم وەکو کامەران، بەڵێن بەڕێزە دەبێ ئاوا بکەی ئاوا دانیشی ئەو قسەیە بکەی. ئێمە هاتوین شوێنی فۆڵەوەی بەکۆ ئینگلیزیڵەیەش فۆڵەوەی ئەو لێشاوە یا ئەو شەپۆلە کۆچبەرانەمان کردووە. ئێمە خۆیمان دواندووە، خۆیان قسە ئەکەن بۆ کامێرەکە بەبێ ئەوەی ئێمە هیچ ئەمەژگاری ئەدوایسێکیان بکەین لەسەر ئەوانە. بەڕاستی دنیایە کۆمەڵی شتی ناخەژێن و چیرۆکی ناخەژێن ئەبیستی لێیان هەنێک لە کۆچبەرەکان ئێمە دوان وەکو لە سرێلەکەژ دەرکەوتووە. هاوڵاتێکی ئەم هەرێمەیە ئەڵێ من زۆر پێ مرتاحم لەسەر عەرەبانەی خەریکی شیرینی فرۆشتنە، ئەم هاوڵاتیە بەو بەشەی کە هەیەی پێ مرتاحە و خۆشگوزرانە و هەنێ هاوڵاتیشمان دواندووە لە وڵاتی بەریتانیا خۆشگوزەرانش نەبێت قەناعەتی کردووە جوانە قەناعەتی بۆ دروست بۆی هەیە کە ئەو بەشەکە هەیەی پێشکور بێ. هەنێکیش لە کۆچبەرانمان دواندووە لە وڵاتی تورکیا، لە فەڕەنسا، لە بەریتانیا کە بەم وەزعی ئێرە ناشکورە، وەزعێکی بۆ نەخولخاوە بەخواستی خۆیان کە بتوان لە ئاسی تەموحی خۆی و خانەوادەکەی بێ. ئەڵێ من ئێوەم پێ باشترە. و هەنێکیش لە کۆچبەران ئەفۆن بەوەتاوەکەم لە هەنێکیش لە کۆچبەران گەشتونتە ئاخر خاڵی خۆیان وەکو بەهشتە کە ناوێ هێناوە، بەداخەوە ئێستا بۆی دەرکەوتووە ئەزانێت کە ئەو بەهشتە نییە کە لە زیهریا بۆ داناوە گەشتە پوینتی خۆی ئاخر خاڵی خۆی، بەس ئێستا ئەنی پەشیمانە. گرنگە ڕای تۆ لەسەر ئەم بابەتە بزانین بەڕێزت لە ناو واقعەکە بووی گەڕای بە دوای هەموو چیرۆکەکان، چیرۆکی جیاواز و سەرنجڕاکێشت بینیە و ئەوێت بینیە، هەندەرانت بینیە، کوردستانت بینیە، ئەو کەسانی کە لێرە بە هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانە لێرە ڕۆیشتون لە ڕێگادە چیان بینیوە تاوەکو گەیشتون و ئەو کەسانی کە نەگەیشتون و هەموو ئەو چیرۆکانەی کە لە ڕێگە ڕوویان داوە. تۆ گەیشتی ئەو واقعی ئەوانەی کە دەڕۆن ڕێ دروستەکەیان گرتوۆتە بەر بە بڕوای تۆ وەکو دەرهێنەری ئەم فیلمە، یاخود پێ دوایە دوای بینینی ئەم بەڵگانە ئەم بیستنی ئەم چیرۆکانە بەڕێکی خراپی دەزان؟ بڵێ خۆی وەکو مرۆڤ ئازادە لە هەر شوێنێک بیوێتی بژی. بەڵێ و مرۆڤ لە هەر شوێنێک پێوێتی ئازادە بژی و لە ئازادیژە کۆچ بکە. ئەن کۆچکردن ئەنی دیاردەیەکیە کە هەموو کەسی حەزەکە ئەگەر هەشت بێدا بۆ شێوەش نەکە ئێستا بەنایاسایی ئەەکەن ڕاستی من لەگەڵ ئەوانیم. ئێمەش زروفێ بووە لە ساڵەکانی 90ەکانە خودی خۆم و هاوڕێکانم بۆ ڕێگەیە ڕۆشتوین بۆ هاندەران. لەوەش زروفی ئێمە جیاوازتر بوو بێ وەزعی هەبووە لە 96 من دەچوومەتە دەرەوە کۆمەڵێک وەزعی باری ینی ئابووری یا چوزانم سیاسی یا شتێک خۆڵخابێ ئێمە ڕۆشتوینە دەرەوە. ئێستش ئەم بەداخەوە ئەم بارودۆخەکە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەبینرێت گەنجەکان پێ رازینی بەو وەزع کەسێ هەیە وای خەیاڵ کردووە کە لەوێ خۆشگوزارانێکەیە بەهشتێکەکەی بۆی بڕوە. وەکو خودی خۆم ئەو ئێمە هەردوو ڕوێکەکەیمان نیشانی بینەرداوە. ئێمە من ناتوانم بڵێم ئەو گەنجانە کە ڕۆشتون لەسەر حەقن یا مافی خۆیەتی یا مافی خۆی نییە. من دیفاعیان لێکم من ڕدژیەکەمانێ وەیە مرۆڤ ئازادە چۆنە بژی بەس بەم شێوەیە کە ئێستا بەم شێوە ڕەهاییەکە ڕوا بەبێ هیچ تارگێتێک ڕۆکاتە هاندەران ڕۆکاتە وڵاتێک کە
کولتوری جیاوازە زمانی جیاوازە ئاینی جیاوازە گەنجێک کە لێرە هیچ خۆشگوزارانێکی نەبینیوە لە پرەکە ئاگاتە وڵاتێک کە لە وڵاتانێک کە لە ئەوروپا هەیە ئەم گەنجە بە زووترین کات ئەو کۆمەڵە بەهایە لە کیسەدا تووشی دەرمان خواردن نەبێ تووشی ئافرەتی خراپی و خۆیان ئاماژە پێکەن ئەمە بەشێکی وایە بەشێکیژی ئەکسەکەیەتی ینی هەمووی بەڕاستی هەنێکی کەشدا ئاستێکی خوێندنی باش ینی بزنسێکی باشی داناوە ینی ئاستی لە زانکۆکانە یا مامۆستایە یا لە کۆلێجەکانە ئەوانە ئەڵێتەوە هەردوو دیوەکەی لە ئەوروپا جوانەوە هەیە نەکو خۆم ناتوانم ڕێ بدەم کامیان باشە کامی خراپە ببینە بڕا کاکەمانێسا لە ناو بەڵگە فیلمەکەیە یەکێک لە کارکتەرەکان ئاماژەی بۆدا تووشی کۆمەڵێک لە بابەتەکانە بنەوە بۆ نمونە ئافرەتی خراپ باباسی هەندێک لەو خانمانش بکەین کە لە ناو با بڵین بەڵگە فیلمەکە کارکتەر بوون ئەوان وەکو خانمێک ڕەنگە زۆر نەهامەتی لە پیاو زیاتر ڕوبەڕویان ببێتەوە و چۆن ئەوان ئەڵێن ڕوبەڕووی کەسی خانمێکی خراپنەوە ئەمان ڕوبەڕووی چەندین پیاوی خراپ ببنەوە کام یەک لە چیرۆکەکانی و خانمانی کە کارکتەر بوون لەوێ زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابتان و شتێک بوو تەنانەت نەتوانتوانیوە لە ناو بەڵگە فیلمەکە باسی لێ بکەن ئەمەندە تراژیدیا بێ یان خانمێک بێت یان منداڵێک بێت چی بووە؟ ئەوەی کە بەڕاستی یەکەم جار ئەوەی کە باسی خانم بکەین چەند خانەیەکمان دواندووە لە فیلمەکە یەکێک لەو خانمانە کە دانیشتووی شاری هەولێر بووە چەند ساڵێکە لە وڵاتی تورکیا ینی گیری خواردووە ناتوانێت سەفەرکات دەرچێتە دەرەوەی بۆ کێشەی کۆمەڵایەتی هەبووە لێرە لەوێش ئەو کێشەیە بۆی زیین بۆتەوانێت ناتوانێت بە ئازادانە لە وڵاتی تورکیاش بژی لەبەرەوە فۆکەسێکی کەسوگاری بەسەرەوەیە کە ئێمە دواندمان بەڕاستی لەبەر خاتری ینی ئەتەکێتی ئەو کەسایەتی ئەو بەڕێزە نەماتوانی هەموو زۆر بە قسەکانی دابەزین لەبەرەوەی هەم لۆکیشنەکەی ئاشنانە بینەر پێی و ئەو کەسەکە پێی لۆکیشتمان بۆ گۆڕیوە شوێنەکەیمان بۆ گۆڕیوە ینی هەنێ تۆنی قسەکانشمان دەستکاری کردو بەڕاستی ئەمانە بەڕاستی کۆمەڵی تراژدیان کە تۆ لەو فیلمانە بەچاوتەکەوێ ینی دایمە بیری لەکەیتەوانێ کە هاونیشتیمانیەک لەم وڵاتی خۆمانە نەیتوانی بێت بە خۆشگوزارانی بژی ئێستا لە وڵاتی تورکیاژە بە هەمان شێوە هەر لەوێش بە ئاشکار نتوانێت بژی بە ئاشکار نتوانێت بچێت دەرەوە لەگەڵ مناڵەکانە پیاسی بکە کە سێ مناڵی پێ بووە ئەمە یەکێک بوو لەوانێت دوو هەم خانم ئەو خانمە بوو کە لە ترێلەکە ئەویش کۆمەڵک نەهامەتی بەسەر هاتووە کە 5 ئەندامی خێزانەکە 5 ئەندامن سەفەرەکەن بەرە وڵاتی یۆناان لە وڵاتی یۆناان دەستگیر دەکرێن خۆی و مێردەکەی و مناڵێکی سرونداشی تورکیا ئاکرێتەوە دوو منداڵەکەی کە 8 ساڵ و 6 ساڵە بێت لە سژنی یۆناانە گیرە خۆن خۆیان نەگەڕێنەوە نزیکەی بۆ ساڵ و قسوور لەوێ لەژێر چاودێری ناڵبارەزیە نازانم ئەوروپیان یا یۆنانیا بێ لە منداڵەکان دوور دەبن لە مناڵەکان دوور دەکەنەوە دوای گەڕنە وڵات هەرێمی کوردستان دوای 6 حومانێکیش دوای کەڕێتێکێت ڕۆنەوە وڵاتی تورکیا بۆ ینی سەردای و دۆستنەوە لە مناڵەکان لەشی زیندانێکایە ئەو تراژدیان بەسەر هاتە بۆ کاتێکە هاوسەرەکەژی سەفەرەکات بۆ ئەوی کە بگاتە مناڵەکانی مێردەکەی ئەویش سوار یەختێکە بێت یەختەکە بەرە وڵاتی یۆناان ئەڕوا بەس بەر حەڵال بەهاجۆ لە جۆرەکان یەختەکە ڕێڕەوەی خۆی گۆڕێ ئەچێ بەرە وڵاتی ئیتالیا کەواتە هاوسەرەکەی کە خانمێکە لەگەڵ مناڵێکە 3 ساڵ لە وڵاتی تورکیا ئەمێننەوە هاوسەرەکەی ڕوا بەرە وڵاتی ئیتالیا لەوێ ئەمێنێتەوە دوو مناڵیژی لە سژنابن لە یۆناان هەواڵەخۆشەکە ئێستا کۆتاییەکەی بێگەیشتن و یان الحەمدولای ئێستا پێ گەشتن توانی سترێس بووم لەگەڵ دوای هەوڵبوونێکی زۆر لە ئەندام پەرلەمان لە کەسانی ڕێکخراوەکان کامەران لەسەر خەڵاتەکان قسە بکەین لەسەر فیستیڤالەکە ئەم فیلمە لە کوێ نمایش کرا چ خەڵاتێکی بردەوە چەند بەڵگە فیلم تێدا بەشدار بوون بەڵێ ئەوکو ئاماژەم پێکرد لە یازار لە 13 فیلم فیستیڤالی جیهان بە ڕسمی وەرگیراوە بە فەرمی براوی 7 خەڵاتە لە هێشتا هەرێمی کوردستان نەماندۆ بوو نەمە ناردۆ بۆ فیستیڤالەکانی هەرێمی کوردستان تەمەناکەم ئینشەڵڵا لە ئایندەدا بتوانین بینێنە فیستیڤالەکانی هەرێمی کوردستانیشەوە خۆشبەختانە لە یازار لە کێبڕەکەی بدنەوەدایە تەسەوڕەکەم خەڵاتی باش بینەوەنە دەستان خۆش باسی منداڵمان کرد منداڵ کارکتەرێکە لە ئەم بەڵگە فیلمانەوە هەر لە ژیانی هەستایش کە بە بێویستی خۆی زۆر شتی پێ ئەکرێت
بۆ نمونەیەکێک لەوانە هەر کۆچکردنە ڕەنگە ڕەزامەندی لەسەر نەبێت هەر نایشی زانێت ئەبرێتە ئەو جەنگەڵ و دارستانانەوە بەناو ئەو شاخ و کێوانە بەناو ئەو ئاوە مەترسیدارە لەناو بەڵگە فیلمەکە هیچ کارکتەرێکی منداڵی تایە کە باس بکات و توانێت قسەکردنی هەبێت و باسی ئەو نەهامەتیانە بکات کە بینێتی بەداخەوە ئەو لایەنە مەبەست مەولایە نەخێر ئەو لایەنە مناڵمان بۆ شێوە نەدواندووە لەبەرەوەی کە هەنێکیان دایکی باوکیان ڕازی نەبوون هەرێکیان وەکو کاری کۆپیڕایت و ئەتیکێتی هین بەڕاستی مناڵ بۆ ئەوروپا خۆزانی ئەگەر پەرمیشن وەرنەگری لە کەسوکاری یاخود لە خۆی لەو ئاسان نەبێ زۆر زەحمەتە بتوانی تۆ مناڵێک کە کارکتەرێک و کۆمەڵی لە دوان بدا ئێمە پاڵپشتانی پشبەستن بۆ بەرگەیە کە لە کاری فیلمسازی و ڕۆژنامەوانی هەیە نەماتوانین مناڵکەین بەس لەسەر زاری خۆیانەوە وەکو یەکێک لەو بەڕێزانەی کە لە دوانە لێ وەرگرتووە بە پرسی دەستگای لوتکەیە مناڵێک دوێنێت ئەفو مناڵێکی بینیوە کاتێک کە ئەم مناڵە تەرمی دایکی لە ناو ئیمبلانسێک ئابێ کە لە ئاوی ئیجا داکی خنکاوە مناڵەکە دێ بۆ لای ئەم بەڕێزە داوای لەکە کاڵێ من بەبێ دایکم ناگەڕێمەوە نازانێت کە دایکی لە ناو ئیمبلانسەکەدایە وفاتی کردووە تەرمەکەی لەوەیە بۆ بەڕێزە لێ مامەگیان ئەگەر تۆ هاوکاریم بکەیت من بچم بگەم بە دایکم لەگەڵ دایکمان نەبێ من ناگەڕێمانە بەڕاستی کۆمەڵێک تراژدیا و کۆمەڵێک چیرۆکی ناخێژێن ئێمە لەم فیلمە بە چاومان کەوتووە بە گوێمان کەوتووە ویستومانە لێیان دایما هەناجا بەڕاستی خۆم گریاوم لە کاتی وێنەگرتنا چەندین جار کامرەکەم بەجێ هێشتووە لە چەند شوێنێکی تیژە بەڕاستی باسی ئەوم کردووە هاونیشتیمانێکی ترمان دواند کە بە چاو خۆیەوە لە ئاوی ئیجا دوو جگە گۆشەی 8 ساڵ و 6 ساڵ بە چاو خۆیەوە یەختەکەیان نقمە بێ و خێزانی بە هەمان شێوە وەفاتەکەن ئەم بەڕێزە نەیتوانیوە تەنانەت دەستی مناڵەکەیی بگرێ تەنانەت مناڵەکەی لەو کاتە هاوای لێ کردووە کە باوکە گیان جووتی پێڵاوم کڕیوە ئەگەر لە پێڵاوەکانم بێ ینی مناڵێک لەو خەیاڵە لەو ستۆریە ئاژیکەوەی یادی باوکیژی لە خەمی وایە کە مناڵەکانی چۆن ڕزگارکە ئێمە ئەمانە بڕاستی بەچای خۆمان هەنێکمان بینیەوە بەچای خۆمان ئەمانەمان تۆمار کردووە بەڵگە فیلمی کۆش بۆ خەونەکان بەڕاستی چۆرۆک و بەساراتی زۆر زۆرە کە لەناو زیهمانە ماوەتەوانە خەریکە بەم بەیانە مامۆستا کامەران تووشی گریانمان دەکات جێی دڵخۆشیە کە هەڵسای بەم بەرهەمە ئەمە خەمێکی گەورەی هەڵت گرتووە لاماکەدا هونەرێکی جوانە هیوای سەرکەوتن بۆ تۆ بۆ تەواوی دەرهێنەران دەخوازم کە کار لەسەر پرۆژەی دەکەن ئەو پرۆژە پەیوەستە بە بابەتێکی نیشتیمانی زۆر سپاس بۆ تۆ سپاسانەکەم ڕاستی ئێمە ئەوەی کەم لە ئاخیرەوە باسکەم کە سپاسی ئەو بەڕێزانەکەن کە هاوکارمامون بۆ ئەم فیلمە سپاسی ئەو ڕێکخرا و لایەنی سیاسی و هەروەها نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەریتانیا کە بوونیان هەبوو لەناو ئەم بەڵگە فیلمە ڕێکخراوەکان ئەندام پەرلەمانەکان بەڕاستی ئێمە ویستومانە چیرۆکێکی واقعی بگوازینەوانێ کە ئەم خەیرانە بشکن بتوانین ببینە کلیلی ڕزگارکردنی ئەو خەفەتەکە ناڕەحەتێکە بەسەر گەنجان هەیە وەکو خۆی بگوێزینەوە کاکەمانە پێش ئەوەی کە کۆتایی پێبینی لەگەڵ جەنابتە سپاست بکەین لەکوێتوانینەوە بەڵگە فیلمە من زۆر چامەزڕۆم بە دیتنی ئەو بەڵگە فیلمە لەکوێتوان ئەو بەڵگە فیلمە لە یازار وەکو ئاماژەم پێکرد لەسەر شاشەی فستیڤالەکانایە هەتا لەسەر ئاسی فستیڤالەکانە کۆتایی نێت ئێمە ناتوانین بدەین بە هیچ شوێنێک و بەخشیکەین دووبارە سپاس دەکەین ئینشاءالله مامۆستا کامەران کەریم دەرهێنەری بەڵگە فیلمی کۆچ بۆ خەونەکان سپاس دەکەین سپاس بۆ بەڕێزشتان سپاس